علی کریمی بگرن مخیراتن رزار کریمی دورده ام هنکی پاشتا وگرن ایریشن کنها دولتا ترک پیکتنه جه هفتانی دست بکری و هر بها لگوری آگاهین کواتنه دست خستن 37 بارگین لشکری جدر و استخباراتی نهال باشور کردستان هنه چه جداهی دنابر ایریشا کو داعش 2014 لسر هولی رکو پیک آنی لوی دره مخمور لمخمور پاراستنا هولی رهات کرن شنگاله دیسا لروجاوا کیرودور هات وکرن پیشا داعش هات گرتن چه جداهی دنابر وان ایریشن کنها دولتا ترک پیکتنه و ودم پیک هاتنه زۆر سپاس سڵاو بۆ بینەر و بۆ میوانی بەڕێز حقیقەت ئەگەرمانەوێت لەگەڵ خۆمان صادق بین لەگەڵ خۆمان سەرڕاست بین شەفاف بین من ئەم هێرشی تورکیا بۆ سەر باشووری کوردستان زۆرتر بە خەتەر دەزانم تا هێرشی داعش ڕاستە هێرشی چەتەکانی داعش هێرشێکی پیس و گڵاو بوو یعنی مێنتالیتێکی زۆر دواکەوتوانەی 1500 ساڵ پێشی جاهلیەت ئەویان دەکرد بەڵام هەمومان دەمانزانی کە هێرشی مانەوەی داعش هەتا سەر نییە هێزێکە کە دنیا قبولی ناکە هەموو جیهان هاتنە سەرخەت و بەتایبەت ئەو قارەمانەتی و پاڵەوانەتی ڕۆژاوا وای کرد کە خەڵک لە دڵی خۆیدا لە داعش خەتەرێکی وا گەورەی ئێحساس نەدەکرد هەستی پێ نەدەکرد بەڵام خەتەری دەوڵەتێکی مۆدێرنی خەتەرێکی دەوڵەتێکی ناتۆ دەوڵەتێکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیرانێکی زۆر خراپ و داگیرکەر بە درێژایی مێژوو تەجروبەی ئەرمەنیەکان تەجروبەی کوردەکان شۆڕشی ئارارات دژایەتی ئەو وڵاتە لەگەڵ نەتەوەی کورد بەعام و لەگەڵ جیرانەکان حەق وایە تاچی کورد ڕۆشنبیری کورد هێزگەلی کورد بەڕاستی هەڵوێستە بکەن لە سەروەیکە ئەم خەتەرە جددێ ئەم خەتەرە زۆر پیسە لەبەروەیکە تورکیا زۆر بە ئاسانی دەتوانێت بەدانی کۆمەڵێک ئیمتیاز عێراق بێنێتە لای خۆی بەدانی چەند ئیمتیازێک ئێران بێنێتە لای خۆی بەدانی چەند ئیمتیازێک لە ناتۆ بێنێت و ئەمریکا ئەوە تا دەبینین ئەمریکا لەسەر مەسەلەی ڕۆژاوا تا ڕادەیەکی زۆر بەبوونی یەکی وەکو مستەشارێک یا کارمەندێک یا ئەفسەرێکی وەکو بریت مەکگۆرک و لە کۆشکی سپی توانی کە عەتفی ئەمریکا و ژێنراڵەکانی ئەمریکا بەرەو کورد ڕابکێشێت بەڵام حقیقەت ئەوەیە کە تورک زۆر خەتەرتر زۆر گەورەتر زۆر بە ئیمکانەتتر و زۆر بە سیاسیترن لە چەتەکانی داعش تورک تەجروبەیەکی دوور و درێژی لە دەوڵەتداری هەیە تورک تەجروبەیەکی زۆری هەیە لە داگیرکاری هەر ئێستا کەم تۆ دانیشتوون لێرە قسە دەکەین دەبینین تورک هەلی هاویشتۆتە لیبیا دەیەوێت لیبیا داگیرکە نیفاقێکی زۆری لە ناو دوو هێزی لیبیادا دروست کردووە ئەوە خەریکە دەچێت بەرەو یەمەن و حوسیەکان تەداخل دەکا لە لوبنان تەداخلی کردووە کاتی خۆی ویستی کە لە حیزب الله ئەوانە پێرکێشێ بۆ لای خۆی بە دژی ئیسرائیل بەڵام حقیقەت ئەوەیە کە دەوڵەتی تورک ئەم ڕۆکانە بەتایبەت بۆ هەرێمی کوردستان زۆر خەتەرترە زۆر مەترسیدارترە لە داعش ئەوەیە لەوێ دەرێ ئەمباڵە خۆبنێکی کی vê xeteriya dewleta Tirk li ser başûrê Kurdistanê heyanha ji holê radike naka تەنیا هەرچی خەڵکە ئەو ڕاستی کە من ئێستا پێم کوتی هەمووی دەزانن حتا نەیارەکان دەزانین کە تورکیا نەیاری کوردە تورکیا داگیرکەرە هەمومان دەزانین هەمومان بە بارزانیشەوە دەزانین کە تورک نەهاتۆ بۆ شەڕ لەگەڵ پەکەکەی تورک کێشەی پەکەکە لە هەرێمی کوردستانە کێشەی پەکەکە هەموو تاکێکی تورک حتا ئەوانەی کە سیاسیش نین چ بەگا بەوەی کە ئەوانەی کە حیزبی سیاسین لە تورکیا یا ژنراڵن یا ئەجێیشن ئەوان باش دەزانن کێشەی پەکەکە لە باشووری کوردستان جێگای جێبەجێکردن نیە و حەل نابێ پەکەکە لە تاک بە تاچی ماڵی باکووری کوردستان هەیە پەکەکە دەبێت لە ناوخۆی باش تورکیا جێبەجێ بێت پەکەکە دەبێت کێشەی کووردە کێشەی پەکەکە نیە
کێشەیەکی گەورەیە بە نێوی کێشەی کورد و کێشەی کورد لە هەمووی تاک بە تاچی ماڵی کوردی تورکیا هەیە کە زیاتر لە 20 میلیۆنە بەڵام ئەوەی کە ئەو ڕۆکانە لە باشوور بۆتە مەیدانی تەراتێنی تورک حقیقت ئەوەیە کە تورک دەستی هەیە لە باشووری کوردستان تورک ئەمیری هەیە لە باشووری کوردستان تورک پیاوی خۆی هەیە لە باشووری کوردستان حیزبێکی گەورە بە ناوی حیزبی بارزانی ئەم ڕۆکانە لە هەرێمی کوردستان چاو و جۆ و دەست و هۆشی تورکیای بەکاردێنێ تورکیای بۆ دەباتە پێشێ سیاسەتە گڵاوەکانی تورکیا دەباتە پێشێ مشکلی کورد ئەوڕۆ لە باشووری کوردستان ئەوەیە کە لایەنێکی گەورەی زلهێزی دەوڵەمەندی پڕ لە دۆلاری ئەم میلەتە بەستە زمانە کە بچۆتە قاسەی حیزبێک بە نێوی حیزبی بارزانیەوە لەگەڵ تورکە یعنی ئەوە نییە کە هاوکاری بکات لەگەڵ تورکە ئەو مۆزوعە زۆر زۆری فەرقە لەگەڵەوەی کە ئەمن هاوکارێکی تۆ دەکەم یا ئەمن گوێ لە مستی تۆم یا ئەمن کۆیلەی تۆم حقیقت ئەوەیە کە ئەم ڕۆکانە حیزبێکی گەورەی کوردستان لە باشووری کوردستان نەتەنیا هاوکار بەڵکو ئەمیلی تورکیا و ئەو بە هاوکاری ئەو ئەمیلەی خۆی سیاسەتە گڵاوەکانی داگیرکاری خۆی لە ویلایەتی مووسڵ بەرەو پێشەوە دەبا بۆیە گەریمی هون وێم جارە چا دبینن لە پشتوان داخوینان ڕاستیژی ئەوێ هەم پارلەمەنا عێراقێ و هەم جی سەرۆکی حکوومەتێ خودی هەلبەستێکی جدی بن دووارێ پراتیکیدا لە بەرامبەری دەستوەردانە دەولەتا تورک من لەو باوەڕێدا نیم بە عکسەوە بیر دەکەمەوە من پێم وابێ کە ئەم ڕۆکانە بەغێر از کورد بۆ خۆی کە دەبوو بەڕاستی لە 2013 کە هەواڵانی قەندیل پێشنیارێکیان خستە بەر هەموو بارگای میلەتی کورد و هەموو حیزبگەلەکە لە هەولێر کە بەڕاستی کۆنگەرەی نەتەوەیی چێ بکەین و بۆ هەموو مەسەلەکانی کە کێشەی نەتەوەیی و بەرژەوەندی باڵای نەتەوەی کورد دەگرێتەوە پێکەوە هاوکار و پێکەوە لەسەر خەت بین و یەک ئەجندامان هەبێت بەداخەوە هەر ئەو کاتیش کە من بۆ خۆم یەک لە شاهیدەکانم هەر ئەو کاتیش حیزبی بارزانی و خودی مەسعود بارزانی ئەو خەونی کۆنگەرەی نەتەوەیی پەک خست ئەگە کۆنگەرەی نەتەوەیی لە چەند ساڵی پێشۆوە چێ ببایە ئەو ڕۆکانە زۆر کاری ئێمە ئاسانتر دەبوو کە بەرەنگاری دەوڵەتانی ئوروپا دەوڵەتانی ئەوەکو ئەمریکا و حتا دەوڵەتی بەغدا بینەوە کەەوە یەک زمان و یەک گفتار و یەک گوتن بین بەعکس بەداخەوە ئەو ڕۆکانە ئێمە پەراوێزین لەگەڵ ئەوەی کە پێشتریش بۆم باسکردن نەتەنیا پەراوێزین بەڵکو تورکیا دەستێکی زۆر زۆر گەورەی هەیە لە ناو خاچی کوردستاندا لە ناو هێزگەلی کوردستاندا ئەومان زۆر جار باس کردووە حقیقت ئەوەیە کە ئەو ڕۆکانە بێ هەڵوێستی خەڵکی کورد لە باشووری کوردستان مەبەستم هێزگەلەکایە مەبەستم ئەوەیە بەڕاستی دووبارە درۆ و جەلەسەی ئەوانە دووبارە بۆ خەڵک ڕسوا دەکاتەوە تۆ مەسەلەن بزانە لە مەسەلەی کۆبانێدا ئەوانە چونکە پێویستیان بە دەنگی شەعب هەبوو پێویستیان بە دەنگی خەڵک هەبوو بە مزایدە هەبوو زۆر پۆپۆلیستیانە هەستان 150 پێشمەرگە بەرەو کۆبانی ڕۆیشت و بە خاکی تورکیادا نمایشێک و سناریۆیەکیان کرد بەرحاڵ ئەو ڕۆکانە کاکە تو لە ناو خاچی خۆتدا تورک هاتۆ لە ناوچەی خۆتە ئەتۆ خێرە دەنگ ناکەی ئەوە لە هەفتانین لە دیزی خۆتە ئەتۆ چۆن دەنگ ناکەی ئەتۆ چۆن هیچ هەڵوێستێکردنێ ئەتۆ بۆ پێشمەرگە دەنێری بۆ کۆبانی بە مزایدە و بەوانە بەڵام ئەو ڕۆکانە تەنیا باسیشی ناکەی لەبەر بێمەعاشی ئەم vê xalawa anî ziman niha jî dema ku bi vî rengî tên nîxaşkirin pêşmerge biçin Kerkûkê bi cih bibin dewleta Tirk li hemberî vê yekê derdikeve ev jî di çi çarçovê de mirov dikare bibîne دڵنیایی بە دڵنیایی کاکە ئەمن ئەوەی دەمەویست ئەوە بڵێن ئەویش ئەوەیە کە ئەم ڕۆکانە لە چوار قوڕنەی دنیاە بە ئەمریکا و بە ئێران و بە کازمی و بە هەمووانەوە دۆستی کورد نین ئەوەی کە کازمی ئەو ڕۆکانە بێدەنگە وەکو سەروەری وڵاتەکەی پێشێرکراوە چونکە ئەو کوردستان بە بەشێک لە عێراق دەزانێت ئەی ئەگە تۆ بە بەشێک لە عێراقی دەزانی ئەم لێ دوانە شەرمێونانە چیە تۆ دەیکەی حقیقت ئەوەیە ڕۆژی پێش هەرێشی و لەشکرکێشی تورکیا بۆ سەر خاچی هەرێمی کوردستان هاکان فیدان لە بەغدا بوو هاکان فیدان ئێرانی دیت عێراقی دیت و ئاغای کازمیشی دیت و ئەوان ڕۆژی دواتر هێرشەکان دەست پێ کرد نا ئەمە باوەڕم بە ئاغای کازمی نییە کە بی هەوێت دیفاع لە میلەتی کورد بکە چونکە بۆوی دەڵێ
ئەگەر مویەکیش لە بەرازی بێتەوە دوور لە میلەتی کورد تەشبیه نەبێت ئەوان ئاوای دەبینن میلەتی کورد بە دوژمنی خۆیان دەزانن پێیان وایە کە حتا زەعیفتر بکرێ ئەوەش هەمووی دەگەڕێتەوە سەر خۆمان کە دەستێکی ناپاک دەستێکی دز دەستێکی داگیرکەر دەنێو خودی خۆماندا هەیە ئێمە ئەگە ئەوڕۆ کۆنگەرەی هەبایە هەر چوار پارچەی کوردستان لەو کۆنگەرەیەدا ڕسوای ئەو سیاسەتەمان کردبایە هێزێک لە باشووری کوردستان نەیدەتوانی ئاوا ئەسپی خۆی تاودا ئاوا گوتاری داگیرکەری وتاری کۆیلەبوون بەرێتە پێشێت و یارمەتی دەوڵەتێکی وەکو تورک بکات حقیقەت ئەوەیە ئەوڕۆ لە باشووری کوردستان تورک کە بۆی دەچێتە پێشێ هاوکاری خۆی هەیە نزیکی خۆی هەیە بۆیە بە حقیقەت ئەمن پێم وابێکە ئەو ڕۆکانە دەبێت خەڵکی باشوور بێتە سەرجاددا خەڵکی باشوور ئیتر بەستا ئەوانە درۆ دەکەن لەگەڵیان نەمە عاشیان دەدەنێ نە مەسلەی کۆرۆنایان بۆ جێبەجێ دەکەن کە بەوان نییە بەڕاستی مەسلەی کۆ بەڵام ئەوانیان خافڵاندووە بە مەسلەی نان و تەماتە و ئەو جوورەشتانە خەڵکی باشووریان جێلاندووە خەڵکی باشووریان ئەوە کردو دەخافڵێنن خەڵکی باشوور لەوە زۆر گەورەترە کە ئەوڕۆ بێدەنگ بێ لە ئاز دوژمنێکی خێن خۆری وەکو تورکیا ئەو ڕۆکانە دەبینن کە بە تاقی تەنێ گریلاکانی پەکەکە لە حەفتانەی بەری ئەو ئەرتەشە گەورەیان گرتووە و ڕۆژ نێ لێیان نەکوژرێ ڕۆژ نییە کە مەیتی سەربازی تورک بەرەو تورکیا نەچێتەوە لە حەفتانەین و لە هەرێمی کوردستانەوە ئەدی خێرە هەرێمی کوردستان ئەدی خێرە پێشمەرگەکانی دیکە ئەدی خێرە حیزبەکانی دیکە بێ دەنگن خۆیان مەشغوڵ کردە بە تەماتەمان نەما ئەمە عیبە ئەمە شوورەیە بۆ هەرێمی کوردستان بۆ باشووری کوردستان کە بە درێژایی مێژوو باشووری کوردستان پێشمەرگەی هەبووە و باشووری کوردستان یارمەتی پارچەکانی دیکەی کوردستان داوە ئەو ڕۆ لە سیاسەت سەری چەند حیزبەوە خەڵکی باشووری کوردستانی ئاوا بێ ئەوە کردووە ئاوا بێدەسەڵات کردووە حەقە خەڵکی باشووری کوردستان لێرەوە ئەبن بەڕاستی لێیان دەپاڕێمەوە ئەو بێ حرمەتی قبول مەکەن پارتی پەکەکەی نەفرۆشتۆ بە تەنیا بە تورکیا پارتی خەڵکی هەرێمی کوردستانیش دەفرۆشێ پارتی خودی زۆنی زەردیش دەفرۆشێ پارتی بۆ بنەماڵەی خودی مەسعود بارزانی حازرە هەموو تاک بە تاکی کورد بفرۆشێ ئەو ڕۆکانە مەسەلەکە پەکەکە نییە تەنیا تورکیای نەکردوێتە کەڵەگا تورکیای پەکەکەی بە تورکیا نەفرۆشتۆ نەخێر بە عەکسەوە خودی باشووری فرۆشتۆ بە تورکیا و ئەوەی کە پێم وابێ بەشێک لە سیاسەتەکەی بنەماڵەی بارزانی بەڕێی من لێکۆڵینەوەم لەسەر نەکردووە بەڵام پێم وابێ بارزانی بەدڵ دژی میساقی ملی نییە بارزانی بەدڵ ڕەنگە حەزی لەوەی بێکە میساقی ملی بێتەوە رێزەر عەلی کەریمی بکورتی اون وێ یەکێ بێژن ریا پێشی لێگرتنا لە vê plana dewleta Tirk bi Kurtî wê çi be ji bilî serhildana gel û berxwedana ku gerîla dê meşandin ew ê tiriyên pêşîgirtina li dewleta Tirk hebin ئەمە پێم وابێ ئەو ڕۆکانە ئەڵتەرناتیڤی باش هەیە ئەمە لە هەر چوار پارچەی کوردستان بۆچی خێرە تەنیا شێرش کراوەتە سەر باشووری کوردستان قەرارە پۆستاڵی پیسی جوندی تورک هەموو شاخ و کێوەکان و مناڵ و بەر و بوومی کوردستان پشێلێت ئەوە لایەک هە باشە خێرە بەو هەموو هێزی پێشمەرگە و ئەوانەی کە لە مەسەلەی داعش مزاویدەیان دەکرد و دەچون بۆ ڕستم گرتن و دەچون بۆ سێلفی گرتن ئەم ڕۆکانەکە شەڕێکی واقعی هەیە و شەڕەکە لەگەڵ بێعاقڵێکی وەکو داعش نییە لەگەڵ ئینتلیجنسیایەکی وەکو تورکە ئەمە خەتەرەکەیە باشە خێرە هەموو لە ماڵی خۆمان دانیشتوین هەموو دە چاوەڕێین کە بزانین چی بەسەردێ و دنیا چ بەرەو چۆ دەڕات گوناحە ئەمە زۆر گوناحە ئێمە هەمومان خەتابارین هەمومان قەرزداری دایکی نیشتیمانین ئەم ڕۆکانە گریلاکانی پەکەکەمان بە تاقی تەنێ لە شاخەکانی هەفتانین بەجێ هێشتووە حەقە بچین بەرەو یارمەتیان حەقە یارمەتیان بکەین حەقە بە خۆراک حەقە بە پارە حەقە بە هێزی ئەسکەری بە هەموو شتێکی کە بۆمان دەکرێت تورک بۆی نییە هەرێمی کوردستان داگیرکە ئەگەر تورک ئەوڕۆ هەرێمی کوردستان هەفتانین داگیرکە دڵنیاتان دەکەم سلەیمانی و هەولێریش داگیر دەکا و میساقی ملی جێبەجێ دەکا و میساقی ملی دەستی ناوخۆی تێدایە و هەن لە کوردستان خەڵک هەیە لە کوردستان ڕۆژ دوعا دەکا هەموو ڕۆژێ یاخوا میساقی ملی بێتەوە دی و ئەو ببێتە سەرۆکی ویلایەتێک بەێ رێزەر عەلی ئەم نێرنا